هەنگ خێزانێکە کە لە شاژن و نێرە و کارکەر پاڵەکان پێکاتوە کە ئەمانە هەمویان بە جەمعی بە کۆمەڵە ئەژین و هەنگ سروشتێکی وای هەیە کە زۆر کۆمەڵایەتیە و هەموو ئەندامەکانی ناو خێزانەکە هۆکارن بۆ ئەوەی کە پێکەوە یعنی پێکەوە ئیشەکان ئەکەن. خێزاننی هەنگ پێک هاتووە لە مەلیکە شاژن هەروەها نێرە و کارکەر. ئەگەر لەم شانەیە دیقەت بین ئەمانە کارکەرن. جیاوازی لەوەی لە بینی ئەندامەکان بۆی چۆن تۆ بزانیت کە کامە شاژنە و کامە نێرەیە و کامە پاڵەکانە بە پێی حەجمیان ئەتوانین ئێمە جێی بکەینەوە. نێرەکان گەورەترن و پاڵەکان بچووکترن و شاژن جیاوازیەکەی لە هەردووکیان ئەوەیە هەم لە حەجما گەورەترە هەم درێژکۆلەترە و لە گەراشە هەم خانەی گەراکانیان جیاوازە. ئێستا ئەمانە گەرای پاڵەکانن بەڵام گەرای نێرەکان و خانەی نێرەکان گەورەترن بەڵام مەلیکەکان لە هەمویان گەورەترە. عادەتەن لە قەراغی شانەکان لێ ئەیە درێژترە و تقریبا بەقەت پەنجەیەک ئەبێ. لێرەیە بەس پاڵە هەیە. لەمە هەمووی پاڵە بوو. هەر سنووقێک یەک شاژنی تایە کە ئەرکی ڕاگرتن و تەنزیمکردنی شانەکە لە ئەستۆی شاژنە. ئەوانەی کە ئیش ئەکەن کارکەرەکانن هەموو ئیشەکان ئەکەن وەک هێنانی هەڵاڵە و هێنانی ئاو و دروستکردنی هەنگوین. شاژن تەنها ئەرکی دانانی گەرایە و تەنزیمکردنی کوورەکەیە پوورەکەیە. مە هەر هەمووی کارکەرن. ئەگەر دیقەت بن ئەوە مەلیکەیە ئێمە خۆمان ڕەنگمان کردەوە بۆی زووتر لەسەر شانەکان بیدۆزینەوە. جیاوازیەکەشی وەک گوتم مەلیکە شاژن و لە قەبارەیە گەورەترە و درێژکۆلەترە و زووتر ئەیناسیتەوە لەسەر شانەکان. ئەگەر دیقەت بن ئەمانە نێرن حەجمیان گەورەترە لە کارکەرەکان ئەوانە نێرن. و ئیشی نێرەکان تەلقیحبوونی مەلیکەیە جوتبوونە لەگەڵ مەلیکەیە. هەروەها لە کاتی هەنگوینە ئێمە ینی بوونی نێرەکان بەوە ئەتوانین دیاری بکەین کە ئایا ئەم سنووقەشی لێ کۆ ئەکاتەوە هەنگوین دروست ئەکا. ئەو کارکەرانە نێرەکان هەمویان ئەکوژن ئەیکەنە دەرەوەی سنووق. ئەمە دلیلە هۆکارێکە بۆی کە تۆ بزانی بەبێ ئەوەی سێری ناو سنووقەکە بکەی ئەزانی کە ئەم شانەیە ئەم سنووقەت دەستی کردووە بە هەنگوین کۆکردنەوە. ژمارەی خێزانی هەنگ دیاریکراو نییە و لە پورێک و بۆ پورێکی تر ئەگۆڕێ بەڵام عادەتەن لە 6,000 زیاترە. هیچ جیاوازی ژمارەی هەنگ نییە کە لە ناو سنووقێکا تۆ بەخێویگە یاخود لە خۆی لە سروشتا و لە ناو دارێکا بێ یعنی ژمارەی هەنگەکان فەرق ناکە. تەنها ژمارەی هەنگ ئەگۆڕێت ئەکەوێتە سەر بەقوەتی هەنگەکە. ئەگەر سنووقێکت بەقوت بێ ژمارەی هەنگەکان زیاترە و لە ناو داریشە لە سروشتیشە بە هەمان شێوەیە.